سڵەوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لەگەڵ کاوە ڕێککەوتین کە میلاد بەرێتە لای خۆی و سوپاس بۆ خوا کارەکەی ئەنجام درا، نەک هەر بردیە لای خۆی بەڵکو لەگەڵ خۆیدا لای بەختیار لە غەسلەکە دایمەزران. بۆ بەیانی ئەو ئێوارەیە کە ئەشیاکانیان گواستەوە چوون بۆ لایەن، تەماشام کرد هەردووکیان بەیەکەوە سیارەیان پۆلیش دەکرد. سڵاوم لێکردن خۆشحاڵی خۆم دەربڕی. بڕێک پارەم بردبوو بۆ کاوە تا کرێی مانگێک کرێخان و هەندێک پارەی تر بۆ خەرجی میلاد پێی بێ تا قورسایی لەسەر کاوە محسین نەبێ. کاوە قبوڵی نەدەکرد، بەڵام بە زۆر پارەکەم داپێ چونکە من لە هەمویان باشتر بووم لە ڕووی مادیەوە. کاوە: کاکە ئەو کوڕە زۆر کوڕێکی محتەرەمە، زۆر ڕێز دەگرێ. دوێنێ شەو قسەمان زۆر کرد، زۆر بەتوانایە لە بواری وەرزشوانی و یاری دەمبڵ دەکا. ماکوان: زۆر باشە، ئاگاد لێی بێ. دەمبڵ چییە کاوە؟ ئەوە یەکەم جارە بیبیستم. کاوە: دەمبڵ یاریەکی ئێرانیە و ئەوانەی زۆر بەهێز نەبن ناتوانن بیکەن. دوو داری گەورە لەسەر شێوەی کوب یاخود مەرکانەدایە هەڵی دەسوڕێنێ. ئەوانەی ئەو وەرزشە دەکەن زۆر بەهێزن و هەرگیز نابێت شەڕیش بکەن چونکە هێزیان زۆر زۆرە، لەوانەیە بێک پیاکێشان کەسێک بکوژێ. ماکوان: بەڕاستە؟ یعنی میلاد ئەوەندە بەهێزە؟ کاوە: بە گوێرەی قسەی خۆی بێد وایە، بڕواژ ناکەم درۆ بکە. ماکوان: وەڵڵاهی ئەوە زۆر موهیمە، ئیشی منی زۆر ئاسان کرد. کاوە: جا تۆ بۆچیتە خۆشتی پێ بار ناکەی؟ ماکوان: نا تۆ جارێ وازم لێ بێنە با ئەو بانگ بکەم، ئیشم پێیەتی. میلاد وەرە واز لەو پۆلیشە بێنە، کارم پێتە. میلاد: فەرموو کاک ماکوان گیان ئەمرکە. ماکوان: تۆ چی وەرزشێک دەکەی؟ میلاد: کوشتی پاستانی و کەمێک کاپوێرا دەزانم. ماکوان: باوەڕ بکە نە ئەزانم کوشتی چییە نە ئەوەی تریش کەوتت. کوشتیم بیستووە ئەزانم فارسیە، بەڵام نازام چ زۆرە وەرزشێکە، ئەوانی تر یەکەم جارمە ناویان ببیستم. میلاد: کوشتی بە نەرویزی پێی ئەوترێ بریتینگ و بە ئینگلیزی پێی دەوترێ ورستڵینگ کاپوێرە. جەنابەت دەزانی لە سەردەمی هێنانی عەبدەڕەشپێستەکانی ئەفریقیا ئەوان ئەو یاریەیان دەکرد دژی سەرۆکی بەرازیل چونکە بۆ ئەوان قەدەغە بوو وەرزش بکەن. ئیتر ئەم جۆرە سەمایان دەکرد، لە ڕاستیدا ناوی سەمای مەرگە تا لە دواییدا بوو بە جۆرێک لە وەرزش و خەڵکی بەهێز دەتوانێت بیکە. ماکوان: ئەی باشە تۆ لە تایبۆکسین و کیکبۆکسین نازانی؟ میلاد: بەڵێ کاک ماکوان، هەردووکیان هەر یەکە، بەڵام ئەوە یاری منداڵ و قوماربازەکانە، زۆر بێسومعەیە ئەو یاریە لەناو وەرزشدا. ماکوان: میلاد گیان جوان گوێ بگرێت چی دەڵێم. یەکەم ڕۆژ یەکترناسینمانت لە بیرە لەگەڵ ئافرەتێک دانیشتبوون پیتزامان دەخوارد؟ میلاد: بەڵێ کاک ماکوان، ئەو ڕۆژە هەرگیز لە بیر ناکەم. ماکوان: ئەو ئافرەتە گیرۆدی دەستی ئەو وەرزشە و دەستی قوماربازەکانە، کۆی لە کراوە، ئێستا خۆی شاردۆتەوە لە ترسی ئەوان، پێشتر کەسێکی بێدین و خوانە ناز بوو، بەڵام خودای گەورە هیدایەتی داوە کۆنتراکتی لەگەڵ ئەواندا هەیە،
یەکەم و دووەم و سێمی براوەی ئەو یاریە دەتوانێت بیکڕێتەوە خێرت دەگا بۆ ئەوەی ئەو ئافرەتە ڕزگار بکەیت. میلاد ئەگەر یەکەم نەبیت ناتوانی کۆنتراکتەکە بەتاڵ بکەیتەوە چونکە تەنها یەکەمە کە مافی ڤیتۆی هەیە. بۆ نمونە ئەگەر من یاری بکەم و دووەم بم داوای ئەو ئافرەتە بکەم یەکەمەکە دەتوانێت ڤیتۆی کیک بۆکس لە قومارەکە بەکار بهێنێت و بیبا بۆ خۆی. ماکوان ئەتوانیت چیم بۆ بکەیت؟ میلاد سەرەتا دەبێ بزانی کە من سوێندم خواردووە کە لەسەر قومار یاری نەکەم. دووەم خۆ ئەگەر سوێندەکەم شکان دەبێ بزانم لە کێشی چەند ئەو ئافرەتە کۆنتراکتەکەی بەستووە. سێم دەبێت پارەیەک بخەوێنێ حەقی ئەو پشتوێنە بۆ یانەکە یاخود کۆمپانیاکە یاخود هەر کەسێک. منیش ئەو پارەیەم نییە. لەبەر ئەوە ئاسان نییە لە ئێستادا من ماوەی 6 مانگە تەمرینم نەکردووە و لاشەشم هەمووی تێکچووە. ماکوان میلادگیان ئەوانەی باست کرد من هیچی لێ نازانم ئەوەی بیزانم ڕزگارکردنی ئەو ئافرەتەیە پاشان تۆ عەدێکم بدەرێ کۆتا ڕێگا کە دەیگرمە بەر ئەم یاریکردنی قومارەیە لەسەر ئەو ئافرەتە. میلاد کاکە ماکوان تۆ هەرسی بڵێ لە خزمەتتام بەڵام ئەو خانمە بانگ بکە بزانم کۆنتراکتەکەی چۆنە و چییە بەڵام دەبێت ماوەیەکم بدەنێ تا بتوانم تەمرینەکانم دەست پێ بکەمەوە و جەستەم ئامادە ببێتەوە. ماکوان تۆ خەمی ئەوە نەبێ ئەوە هیچ نییە چارەسەری دەکەین بە پشتیوانی خودای پەروەردگار. میلاد لە خزمەتتام ئێستا با بگەڕێمەوە سەرکارەکەم تو چیت پێ باشە وا دەکەی؟ ماکوان ئینشاءالله فەرموو. دوای ئەوەی کە قسەکانم لەگەڵ میلاد تەواو بوو تەلەفۆنم بۆ کڕۆنیکا کرد وتم پێویستە بتبینم. کڕۆنیکا کەی و لەکوێ؟ ماکوان ئێستا من دێم بۆلات وەرە سەر مەرزی نێوان سوید و نەرویز لەوێ ڕێستۆرانتێکی لێیە لەوێ یەکتری دەبینی. کڕۆنیکا دایکم ئەوێ قسەت لەگەڵ بکە. ماکوان با بفەرموێ لە خزمەتی دام. فاتمە خان کوڕم وەرە بۆ ئێرە یاپراغێکی خۆشم دروست کردووە لە ڕێگا نانی گەرم بهێنە. ماکوان باشە بەسەر ساو لای ئێوە نان دەخۆن. چون بۆ لای بەختیار لێم پرسی کەی دوکاندا دەخەن. بەختیار دوو کاتژمێری تر. ماکوان ئەکرێت میلاد لەگەڵ خۆم بەرم ئیشم پێیەتی مەمنون دەبم هاوکاری بکەی. بەختیار ئەوەکەی قسەیە دەیکەی داوای ئیزن لە من دەکەی خۆشم و دوکان و کرێکارەکانیشم لە خزمەتتدان. ماکوان خوای گەورە لێت ڕازی بێت حەوت براگیان بانگی میلادم کرد و وتم حەز لە دۆڵمە دەکەیت یاخود نا؟ میلاد هیوایەتمە خۆ ئەگەر گۆشی تیابێ مەلەی تیا ئەکەم. ماکوان واتە تۆش وەک من وایت بۆ گۆش خواردن تەبیعەتی تیمساحت هەیە. میلاد ئارێ وەڵڵا کاک ماکوان هیوایەتم گۆشتە. ماکوان بڕۆ با بڕۆین. خێرا تەلەفۆنم بۆ کڕۆنیکا کرد و وتم کەسێکی ترم لەگەڵدایە یاپراغەکە بەش دەکات یاخود نا؟ کڕۆنیکا دایکم مەنزەڵێکی گەورەی لێناوە. ماکوان وەزعی گۆشت چۆنە تێیدا؟ کڕۆنیکا پڕە لە گۆشت و پەراسو لێرە گۆشت هەرزانە وەکو نێرویز نییە. ماکوان وا هاتی نان حازر بکە. کڕۆنیکا دەی یاخوا بەخێر بێت. لەگەڵ میلاد کەوتینە ڕێ بەرەو سوید. میلاد وای دەزانی خێزانم دۆڵمەی دروست کردو و دەچین بۆ ماڵی ئێمە کە بەرەو سوید سوین وای زانی ئەچم کەرەستە یاپراغ ئەکڕم چونکە بەگشتی نرخی هەموو شتێک لە سوید هەرزانترە لە ساو نەرویز. کەوتینە ڕێ لە ڕێگا پرسیارم لێ دەکرد دەربارەی کیک بۆکسین. وتم کاک ماکوان بێخەم بە توانام زۆرە بەڵام پێویستم بە کاتە بۆ بنیاد نانەوەی جەستم کە لاشم بنیاد نایەوە خەمن نەبێت دڵنیاد دەکەمەوە بێخەم بە. ماکوان برا عەزیزەکەم من هەموو ئەو یاریانە بە حەرام دەزانم با قومارەکەشی لەو لاوە بۆستێ خۆت دەزانی من خۆم ئامۆژگاری خەڵک دەکەم کە دوور بن لەو زۆرە کارانە بەڵام براکەم چارمان ناسارە کە ئەو موسیبەتە هەرچۆنێک بێت لێی ڕزگاری بکەین ئەو خوشکە کەس نییە هەر دەبێ هاوکاری بکەین. میلاد هیچ کەسێکی تری نییە؟ ماکوان براکەم تۆ ئەگەر کەسێکی باشت هەبووە تووشی ئەو هەموو کارە ساتە دەبووی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم دەفەرموێ ئەگەر ئیماندار هاوکاری یەکتر بوون خوای گەورەش هاوکاریان دەبێ. میلاد زۆر ڕاستە. ماکوان ئێستا دەچین بۆ ماڵی ئەو کچەی کە لە دوکانی پیتزاکە بینیمان بەڵام نابێ لای کەس باسی بکەیت چونکە ئەوان خۆیان شاردوتەوە لە ترسی ئەو باندە مافیا قومار چییە. میلاد ناکاک ماکوان بێخەم بە چۆن باسی دەکەم. ماکوان زۆر باشە ئەی پێم بڵێ لای کاوت بەدڵە یاخودنا. میلاد
خوا پاداشتر بداتەوە بەڕاستی کاکاوەش زۆر پیاو بوو لەگەڵمدا هاوکارم بوو ماڵی ئاوا بێ ماکوان هەر دەبێت وابێ ئەو ئیماندارە و هاوشاری خۆتە بەڕێگاوە تا سوینە ئەو شاری کە کڕۆنیکا و دایکی لێبوون داوام لێکرد ئەدرەسەکەم بە نامەیەک بۆ بنێرێ تا گەیشتین لەگەڵ میلاد باسی ئاین و وەرزشمان دەکرد سوینە بەر دەرگای ماڵەکەیان کڕۆنیکا دەرگای کردەوە و پێشوازیەکی گەرمی لێکردین سومە لای دایکی و دەستی ماس کرد میلادش لاسای منی کردەوە و دەستی فاتمە خانی ماس کرد دانیشتین بۆ نان خواردن نان خورا و کڕۆنیکا چای ئامادە کرده بوو دەیزانی من حەزم لە چایە دوای نان خواردن بە کڕۆنیکا و میلادم وت من لەگەڵ فاتمە خانم هەندێک قسەم هەیە پێشتر کڕۆنیکام ئاگادار کردبووە کە هەرچی شتە بۆ میلادی باز بکە دوای لەگەڵ میلاد پلاندا دەنین و قسە و باسی لەسەر دەکەین من لەگەڵ فاتمە خان کەوتمە قسە کڕۆنیکا و میلادش لە بەڵەکۆنەکە دانیشتن قسەیان دەکرد بە فاتمە خانم وت زۆر خۆشحاڵم کە ئەتبینم دڵخۆشی فاتمە خان وەڵا باوکەکەم ئەوەی تۆ کردوتە مەگەر خودای گەورە پاداشت باتەوە بەخەو و خەیاڵش بیرم لێ نەدەکردەوە کە سیمەن نوێژ بکات و لەگەڵ ما بێ بۆ عومرە زۆر مەمنونتم ماکوان دڵەکان لە نێوان پەنجەی خوای پەروەردگارە خوای پەروەردگار هیدایەتی داوە لە بیرت نەچێ ئەوەندەی ناڕەحەتی و تاریکی بینیوە سیمەن بۆیە ئێستا وە باوەشی کردوتەوە بۆ نوری ئیسلام فاتمە خان هەمیشە خەریکی خوێندنەوەیە بە کتێب و ئینتەرنێت و دایمە بەیەکەوە گوێ لە تۆ دەگرین بەخوا ئێستا بەیانیان ئەو هەڵم دەسێنێ بۆ نوێژی بەیانی لە خوای گەورە بەزیاد بێ بەڵکو بتوانی بیدەی بەشوو ماکوانگیان با ماڵ و منداڵی هەبێ ماکوان بە پشتیوانی خودای گەورە هەندێک ئیش و کاری ماوە با بۆی جێبەجێ بکەین ئینشاءالله کوڕێکی باش و خواناس و دەست و داوێن پاکی بۆ ئەدۆزمەوە فاتمە خان ئەی پارەیترن نەدەمێ بینێریتەوە بۆ فەقیر و هەژار ماکوان با نزیک بینەوە لە جەژنی قوربان ئەو کات لێت وەردەگرم پارەکەی تریان بۆ دابش کردبوویت و ناوی ئەو ماڵانەشیان ناردبوو بۆ منیش دام بەچی من نازانم پێی وتیت کە چۆن پارەکەمان دابش کردووە یاخودنا فاتمە خان ئەرێ بەخوا هەمووی بۆ خوێنمەوە خوا خێری تۆش بنووسێت ماکوان من ناوی کاوەشم نووسیوە لەگەڵ تۆ بێت بۆ حەج کە مادام سیمەنت لەگەڵ بێن ناوی ئەو دەکوژێنمەوە و لەگەڵ سیمەن بۆ خۆتان دوو بە دوو بڕۆن فاتمە خان ئەوە تۆ دەڵێ چی بەخوا بەبێ ئەو کوڕە ناڕۆم ئەو یەکەم جار ڕازی بووە ئەزانم چەندە دڵی خۆش بووە چۆن دڵی دەشکێن و پەشیمانی دەکەمەوە ئەو قسەیت بەڕاستە هەر باسیشی مەکەوە وەکو کوڕی خۆم وایە با لەگەڵمان بێ مادام تۆش متمانت پێیەتی زۆر گرینگە لەگەڵمان بێ ماکوان خوای گەورە بیخاتە میزانی حەسەناتت خۆشم هەر چاوەڕێ ئەوەم لێ دەکردی فاتمە خان بەخوا هێندەی ئامینە خانی دایکم حورمەتت هەیە لەلام فاتمە خان خوای گەورە ئامینە خانی دایکت بۆ بهێڵێ ئەی ڕۆڵە با پارەکەت بدەمێ بالای تۆ بێ ئەیتر با ئەوەنە پێت نەڵێمەوە باشە ماکوان باشە لە خزمەتم هەڵسا چوو پارەکەم بۆ بهێنێ منیش چووم بۆ لای کڕۆنیکا و میلاد لە گەرمی قسەدا بوون پرسییم میلاد کێشەکەمان بۆ چارەسەر دەبێ میلاد قورسە بەڵام هەوڵی لەگەڵ ئەدەین ماکوان تۆزێکم بۆ باز بکەن بزانم میلاد ئەم خوشکە لە بەشی کێشی 65 بۆ 75 کۆنتراکتی نووسیوە منیش 85 کیلۆم ئەبێ 10 کیلۆیان زیاتر دابەزم بۆ ئەوی بڕۆمە ئەو بەشەی ئەوان و قبول بکرێم بەڵام پارەکە زۆر زۆرە لە توانامدا نییە بیدەین میلاد پێی وابوو دەبێت پارەکە من بیدەم و کڕۆنیکا خۆی پارەی نییە ماکوان پارەکە چەندە میلاد 100,000 کڕۆنە بۆ یانە و کۆمپانیا ئینجا ئێمە نەیە نەمان هەیە و نە کۆمپانیا بۆیە ناتوانین بچینە ناوەوە خۆ ئەگەر لە ڕێگای کۆمپانیایەک یاخود یانەیەکەوە بچین ئەوە مەرجە ئێمە و پارەکەش قبول بکەن لێرەدا پرسیار ئەوەیە کێ ئەوە لەگەڵ ئێمە دەکا ماکوان ڕێگا چارە چییە ئەوەی باست کرد کێشەکانە چۆن چارەسەری بکەین کڕۆنیکە خۆم هەموو پارەکە ئامادە دەکەم هەرچەندی بوێ میلاد ئەگەر پارە هەبێ من ناهێڵم بە پشتیوانی خودا پارەکەت بفەوتێ لە فیلەندا یانە هەیە مەمنونە کە بچێتە ناو ئەو یاریە و منیش دایان ناسم بەڵام من پێویستم بە 6 بۆ 8 مانگە تا بتوانم کێشم دابەزێنم و دەست بکەمەوە بە تەمرین کردن پێویستیشم بە ڕاهێنەرێکی باشیش دەبێ ماکوان ئەوەی باسی دەکەی چەندی تێدەچێت میلاد ئەگەر ماوەی ساڵێک دابنین بە تێر و تەسەلی بۆ من و ڕاهێنەر و شوێنی ڕاهێنانەکە 300 بۆ 400,000 کڕۆنی دەوێ
ئەگەر زۆر ڕەزیلیش بکەین و مانگی 30,000 کرۆن حساب بکەین ئەوە 200,000 تێدەچێت. ماکوان من 500,000 کرۆن ئامادە دەکەم، تۆ دڵنیام بکەوە لەسەر کەوتن، من زیاترتان بۆ ئامادە دەکەم وەک دیاری. میلاد ئەگەر 500,000 کرۆن ئامادە بێ ئەوە من پشتێنەکە دەبم پشتیوان بەخودا. کرۆنیکە مامۆستا ماکوان چی بڵێ من لە قسەی دەرناسم. ماکوان ئێوە بەردەوام من لە قسەکانتان، من دەچم بۆ لای فاتمە خان. فاتمە خان نزیکی 150,000 کرۆنی بۆ هێنابووم بۆی دابەش بکەم بەسەر فەقیر و هەژاردا. منیش عەرزم کرد بازارێ پارەکە بمێنێ، پێدەسێ خۆمان پێویستمان بێ بۆ کرۆنیکای دابنێ. فاتمە خان فاتمە خان کوڕم ئەمە بەشی فەقیرە، ئاگام لێتانە و گوێم لە هەموو شتێک بوو، چی من هەمووی بۆ باس کردوم، خەمن نەبێ بۆ ئەو 10 ئەوەندەی تر هەیە. خی گەورە تۆ سەلامت بکە، کێشەی پارەت نەبێ. خۆت لە ڤیدیۆیەکدا دەڵێ پارە لە پێناوی خوا ببەخشن، خوا لە دەرد و بەڵاو موسیبەت ڕزگارتان دەکا. ئەوە منیش لە پێناوی خوا دەیبەخشم، بەڵکو خودای گەورە ئەو کەسم ڕزگار بکات و پاک ببێتەوە. ماکوان خی گەورە تەمەند درێژت بکات و بۆ ئێمە و هەژارانی شت بهێڵێ. کات درەنگ بوو داوام لە میلاد کرد کە بگەڕێنەوە بۆ نەرویز. لە ماڵ ئاوای کردندا بووین، کرۆنیکا زەرفێکی هێنا. کرۆنیکا مامۆستا ماکوان ئەو پارەیە بەکار بهێنە بۆ ڕاهێنانی کاک میلاد. کە تەماشام کرد و پرسییم چەندە، وتی 250,000 کرۆن کە هەمووی 1000 کرۆنی بوو. وەرم نەگرت و وتم هەڵی بگرە نەوەک پێویست پێی بێ، من لە حسابی بانکیەکەم پارەم هەیە، لە ڕاستیشدا تەنها 7,000 کرۆنم هەبوو. کرۆنیکە بەخوا پارەی تریشم زۆرە، تۆ جارێ ئەوە سرف بکەن، دوای خۆم قسەت لەگەڵ دەکەم. ئەگەر لێشم وەرنەگرتی چیتر قسەت لەگەڵ ناکەم و کارەکەش هەڵدەوەشێنمەوە. ماکوان باشە کێشە نییە، پارەکەم لێ وەرگرت و پێم وت بیرن نەسێ من براتم و لە پشتم، خەمی هیچن نەبێ. کرۆنیکە ئەزانم خی گەورە لە منت نەسێنێ. ماڵ ئاوایم لێکردن و بە گیرفانی پڕەوە هاتینە دەرەوە. لە ناو سیارەکە بە میلادم وت لە بەیانیەوە دەست دەکەی بە ئیش و کارەکان بۆ ڕێخستنی تەمرینەکانت، هەموو مانگێک 30,000 کرۆن لە منەوە وەربگرە. میلاد نەیزانی کە کرۆنیکا پارەکەی یاومەتێ، چونکە کاتێک کە پارەکەی بۆ هێنام ئەو چ بۆ ناو سیارەکە و چاوەڕێی منی دەکرد. میلاد جا کاک ماکوان پارەت هەیە؟ بەخوا زۆرە ئەو پارەیە بۆ تۆ هەڵ ناسووڕێ. ماکوان خی گەورە ئاسانی دەکا، ئێمە شەرەفی خوشکی موسڵمان دەکڕینەوە سەری بەرز دەکەینەوە، بیر لە پارە مەکەوە، خی پەروەردگار پاداشت و ئەجرمان بۆ بنووسێ. میلاد 30,000 زۆر زۆرە، زارە با بە 20,000 دەست پێ بکەم، هەوڵ ئەدەم کەمتریشی بکەمەوە بۆ 15,000. ماکوان وەکو وتم بیر لە پارە مەکەوە، 30,000ت ئەدەمێ، نانی باش بخۆ و خۆت هیلاک بکە و کام ڕاهێنەرە باشە ئەوە بەکار بهێنە. میلاد باوکم باشترین ڕاهێنەرە، بەڵام دڵنیام کە هاوکاریم ناکە. ماکوان من قسەی لەگەڵ دەکەم. میلاد کاک ماکوان بەخوا لەم دنیاە بەس ڕقی لە تۆیە، شتی وا مەکە بە قسەم بکە، قسەی لەگەڵ مەکە، چونکە دڵنیام بە قسەت ناکە. ماکوان ئەی ئەگەر باوکن نەبێ کەی تر هەیە کە زۆر بەتوان نابێ. میلاد کەسێکی تر هەیە لە ئەڵمانیا ئەژی، ئەویش وەکو باوکم بەهێزە. ماکوان باوکت تەمەنی چەنە؟ میلاد 55 ساڵە، بەڵام زۆر بەتوانایە. ماکوان زیاتر لەکوێدا دەنیشێت تەلەفۆنەکەیم بدەرێ؟ میلاد جێگایەکی وای نییە هەمیشەی بێ، بەڵام خەریکی سیارە کڕین و فرۆشتنە. ماکوان من هەوڵێک ئێم بزانم چی دەبێ، بەس پێم بڵێ لەگەڵ کام حیزبە لە حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات. میلاد دیموکراتە، بەڵام وازی هێناوە، بەڵام ئەوانی خۆش ئەوێ. ماکوان زۆر باشە، بیر لە هیز مەکەوە، تەنها کێشی خۆت دابەزێنە و خەریکی وەرزش و ڕاهێنانەکانت بە، چەند مانگی تر پێویست بە ڕاهێنان دەبێ. میلاد ئەگەر بەردەوام بم و ڕۆژانە ڕاهێنان بکەم 3 مانگی تر پێویستم پێیان دەبێ. ماکوان ئەی خۆ ناتوانی کاری ئەوان بکەی؟ میلاد نا ئەوان ئەزمونیان هەیە، هەمیشە پێویست بە ڕاهێنەر دەبێ. ماکوان ئەمەوێ فیلمێک لەگەڵ باوکت دروست بکەم، باوکت ئەزانێ لەگەڵ من پەیوەندیت هەیە؟ میلاد نازانێ. ماکوان زۆر باشە، باوکت بڕوای چۆنە بە پیرشاڵیار؟ میلاد هەر سوێن بەوە دەخوا، بەڕاست ئەوە کییە؟ ماکوان هەر زۆر باش و فرە خاسە، من بەیانی دەسمە لای و قسەی لەگەڵ دەکەم. ناوی چییە باوکت؟ میلاد ناوی مام فەرهادە، بەڵام لە ڕاستیدا ناوی عەلیە و
ناوەکەی خۆی گۆڕیوە بەمام فەرهاد. بەخوا کاک ماکوان باوکم پیاوێکی زۆر بێ ئەقڵە تکایە مەچۆ بۆ لای نەوە قسەی هەڵە بکە. ماکوان ناوا مەڵێ دەبێ هەر ئیحترام و ڕێزی باوکت بگری. بەردەوام بووین لە قسەکردن تا گەیشتینەوە ماڵەوە. بۆ بەیانی خۆم ئامادە کرد بۆ کۆنگرەی جنۆکەکان. چاوەڕێ بووم کازۆڵ بێت بە شوێنمە. بەڵام لە کار گەڕامەوە چوون بۆ ئەو جێگایی کە بردمی بۆ لای بەرقان و حەسقیل. بەڵام خەبەرێک نەبوو. گەڕامەوە بەرەو مزگەوت و وتم بەڵکو لەوێ بیبینم. لەوێ وەرماشم بینی وتم سەرکەوە بۆ چاوشارکێم لەگەڵ دەکەی. خۆت لێ شاردوومەتەوە هاوڕێیەتی وا نابێ. هەر ئاوڕمدایەوە لە تەنیشتم لە ناو سیارەکەدا دانیشت. وەرماش دەنگ و باست ماکوان سوپاس باشم دەنگ و باسی تۆ بۆ دەرناکەویت و لەکوێ هیچت بۆ کردم بۆ ئەڵماسەکان. وەرماش ئەوەی تۆ داوای دەکەی زۆر قورسە و بۆم ناکرێ. ماکوان ئەی داوای سی لێ بکەم دەتوانی بۆم بکەی. وەرماش وەڵا دنیایەک ئاڵتون و شتی کۆن دەزانم لەکوێ حەشار دراوە پێت دەڵێم بڕۆ بیبە بۆ خۆت ڕێکەوتین یاخودنا. ماکوان شتی وام ناوێت چیان لێ بکەم دوای سەریشم تیا بەریت. وەرماش چیت دەوێ پێم بڵێ. ماکوان کچێکی هاوڕێم هەیە ناوی کرۆنیکایە کێشەی هەیە لەگەڵ هەندێک مافیا و خوێڕی ئەتوانی بۆم چارە سەر بکەی. وەرماش مەبەستت فڕانکە. ماکوان دەی باشە ئەی ناسی لە زومرەی جەماعەتی خۆتانە. وەرماش جا ئەو هاوڕێ و خۆشەویستانی کە ئەو دەی پارێزن کێ دەتوانێت لە ئێمە بچێ بە دەوریە. ماکوان ئەی من خۆشەویستان نیم داوایەکی بچووکت لێ دەکەم ناتوانی داوای گەورە دەکەم هەر ناتوانی بیکەی. تخوا تۆ بەڕاز هیچت پێ دەکرێ توانات هەیە یان تەنها ئەهلی قسەی. وەرماش وانییە لەبەر تۆ هەموو هاوڕێکانتم ئازاد کرد کەسی تۆ هاوکار نی. ماکوان نەخێر ڕاز ناکەی هەموو هاوڕێکانمت گرت بە هۆکاری من و چەند داوایەکم لێ کردید هیچت بۆ نەکرا. ئێستاش کە ئەوانت لێ کردم قسەی چەند زلم بۆ دەکەی نامەوێ بڕۆ ئەوان بگرەوە مەمنونت نابم. وەرماش کاکە خۆ ئەوان مریشک نین بیانگرم بۆ وا تووڕە بوویت. ماکوان داوای ئەوە دەکەم کە ئەو باوە هیچم بۆ ئاقڵ بکەی ئەوت پێ ناکەی ئەی داوای چی بکەم تۆ ڕێک لە دیێوەکەی بەرنامە دەچی تەنها قسەت پێ و هیچی تر. وەرماش ماکوان فرانک زۆر چالاکە لەگەڵ هاوڕێکانی من ئەوەی ئەو دەیکا ئێمەش ناتوانین بیکەین لەبەر ئەوە لە مێشکی دەربکە هاوکاریت بکەم بەرامبەر بە فرانک چونکە دەزانم کە کرۆنیکاشت موسڵمان کردو و ناردووتە بۆ حەج ئێمەش هەمومان لێت تووڕین. ماکوان بڕۆن کام کێوەی بەرزە بیگرن تۆ کە پیاوی ئەوە نەبی کارێکم بۆ ئەنجام بدەی ئیتر من چۆن گوێتان بۆ دەگرم. وەرماش تۆ بوو بە شتێکەوە دەنووسی کە ئێمە خۆشمان دەوێ هاوکاری سەرەکیمانە. ماکوان جا من هەرچی بڵێم و داوا بکەم یان دڵی قورسە یان دڵی خۆشەویستمانە من هەز دەکەم تۆ تەنها ویستت ئەو هاوڕێ جنۆکانم لێ بکەی ئیشی خۆتت کرد هەڵسە بڕۆ ملت بشکێنە تاو نەیتەوە بەلامدا. وەرماش تووڕە مەبە من دەڕۆم کاتێکی تر دێمەوە جارێ ماڵت ئاوا بێ بۆ ئەو هەموو قسەی پێدوتم. ماکوان دەبڕۆ فشەکەر بە ملی شکاوت بڕۆی. بەڕاستی ملی شکاند و نەما لە چاوتروکانێکدا زۆر پەس بووم زانیم کازۆڵ بە هۆکاری ئەوە نەهاتووە کۆنگرەکەم لە دەست دەرچوو بۆ من زۆر گرنگ بوو بەڵام بەداخەوە گەڕامەوە بۆ ماڵەوە سەرقاڵی کاری ڕۆژانە و ژیانی ئاسایی خۆم بووم هیچ دەنگێک نەبوو. ئەو سێ مانگەش تەواو بوو کە داوایان لێ کردم. ڕۆژێک بیرم لەوە دەکردەوە سیارەکەم بگۆڕم بە سیارەیەکی نوێ چونکە هەستم دەکرد زوو خراپ دەبێت و ئەشیای دەشکێ ماندووش بووە بۆیە چوون بۆ لای مامە بەختیاری هاوڕێم وتم بچین بۆ چەند پێشانگایەک تا سیارەکەم بگۆڕم. بەختیار یەڵە با بڕۆین. ماکوان دەنگ و باسی میلاد و کاوە چۆنە؟ بەختیار کاوە زۆر باشە بەڵام میلاد کاری تری دۆزیوەتەوە ماوەی 10 ڕۆژە لای من نەماوە. ماکوان ئەلحەمدولیلا ئەی نەیود ئیشەکەی چییە؟ بەختیار کارەکەی زۆر باشە لە کۆمپانیای بۆشی ئەڵمانی دامەزرا و لە بەشی حسابات و ژمێریاری کار دەکا ئەمما ئەوەیە زۆر لاواز و زەعیف ببوو هەرسی وتم ئەگەر کێشت هەیە با هاوکاریت بکەم هەستیشم کرد کە پارەی پێیە لە کاتی ئیسراحەت ماشاءالله بەقەدەر 3 کەسی ئەخوار. ماکوان ئەلحەمدولیلا کە وەزعی باشە لەوانەیە بیری دایک و باوکی بکە بۆیە زەعیف بووە کە بەختیار وایوت زۆر دڵخۆش بووم زانیم کە خەریکی وەرزشە و ئەوەندە ئامانەت پارێزە هیچی بەوان نەوتووە. بەختیار بەڕاستی کوڕێکی زۆر بە ئەدەبە
خۆشم ئەوێت و دەستپاک و ئیشکەر بوو. ماکوان: ئەلحەمدولیلا. بەختیار: چییە هەرچی ئەڵێم هەر ئەڵێی ئەلحەمدولیلا. ماکوان: دەی برا هەر ئەبێ بڵێم ئەلحەمدولیلا لەوە باشتر هەیە، چونکە وەکو ئەوە وایە خۆمان پەروەردەمان کردبێ، بۆیە سوپاس بۆ خودا. بەختیار: ڕاستە ئەلحەمدولیلا، ئەویش کە وای وست سەیرێکی کردم و دەستی کرد بە پێکەنین. بەختیار وتی ئەچم بۆ لای کوڕێکی هاوڕێم، ئەویش غەسلی هەیە، گوایە پارەی قەرزارە و ئەسێت لێی وەربگرێتەوە. وتی دوای ئەچین سەردانی چەند پێشانگایەکی تر دەکەین. چوین بۆ غەسلەکەی کاک زراری هەولێری. دوای سڵاوکردن لە نووسنگەکەی دانیشتین زۆر ڕێزی گرتین، چەند کەسێکی تری لێبوو نەمدەناسی. کاک زرار وتی ئەوە کاک مەلا ماکوانە. دوانیان زۆر خۆشحاڵ بوون. یەکێکیان بە ساردی تەوقەی لەگەڵ کردم کە ئێمە دانیشین ئەو هەڵسا بڕوان. کاک زرار وتی: مان فەرهاد بۆ کوێ دەڕۆی؟ ئەی مامەڵەکە تەواو نەکەین؟ ئەو کات زانیم ئەوە باوکی میلادە و لە داخی من دەڕوا. ماکوان: کاک زرار ئەگەر من و مام بەختیار لە کاتی ناوەخت هاتین دەڕۆین و دوایی دەینەوە، با مامەڵەکەی جەنابت و مام فەرهادی بەڕێز تەواو بێ. ویستم ئیحرازی بکەم. کاک زراریش وتی: نەوەڵاشتی تایبەتمان نییە، سیارەیەکی هەیە دەمەوێت لێی بکڕم. مام فەرهاد: ناوتم با قەرەباڵغ نەبێ، میوانەکانت بە ئیسراحەت دابنیشن، من دەسمە دەرەوە و جگەرەیەک دەکێشم. ماکوان: مام فەرهاد دانیشە برە، من خۆشحاڵم بەناسینت، بە لەهجەکەشدا دیارە خەڵکی ڕۆژهەڵاتی نیشتیمانی لە شاری کرماشان دەچیت وایە؟ وتم ئێستا لە دڵی خۆیدا دەڵێ وەڵام من خۆشحاڵ نیم بەناسینت. مام فەرهادیش زۆر بەڕێزە وتی لە خزمەتتاندا، منیش خۆشحاڵم بەناسینت. ماکوان: باسی مامۆسا ڕەبیعم کرد کە بەدەستی کۆماری شیعانشینی ئێران لە سێدارە درا، بۆیەش باسی ئەوم کرد هەر بۆ ئەوەی موجامەلەی بکەم. وتم ئەزانی من خەڵکی ناوسی ئێوەم چەندە خۆش ئەوێ، بەڕاستی موسڵمان و کاکەیەکانتان مەبەستم یارسانەکان بوو، هەمووی خەڵکی بەڕێز و کورتپەروەرن. مام فەرهاد: وەڵا کاک ماکوان من سوپاست دەکەم، من لە یارسانەکانی ئەو ناوچەیەم. ماکوان: بەڕاستی مام فەرهاد ئێمە لە ناوچەی خۆمان زۆر ڕێز و حورمەتی یارسانەکانمان لایە، بە تایبەت لە ناوچەی هەڵەبجە هاواریەکان زۆر بەڕێزن، لەگەڵ ئەوەش کە موسڵمان نین، بەخوا لە ڕەمەزاندا یەک کاکەی و هاواری نابینی جگەرە بکێشێ، هەمویان ڕێزی موسڵمانەکان دەگرن. زۆر بە شان و باڵی یارسانیەکاندا هاتن، ئاگام لێبوو زۆری پێخۆش بوو. قەدەری خودای گەورەوا بوو لە غەسلەکەی کاک زرار گەیشتم بە باوکی میلاد، هەندێک گفتوگۆمان کرد، پرسیارم لێ کرد کە ئیشی چی دەکا. مام فەرهاد: خەریکی سیارە کڕین و فرۆشتنم. ماکوان: وەڵا مام فەرهاد منیش دەمەوێت سیارەکەم بفرۆشم، سیارەیەکی نوێ بکڕم بۆ هاوکاریم ناکەین. مام فەرهاد: سیارەکەت چییە و بە چەند دەیفرۆشی؟ ماکوان: وەرە بچین تەماشایەکی بکە، و ئەگەر کرا هەر لەوەی خۆم چەند مۆدێل سەروتر دەکڕم، ئەوەی خۆم هەز دەکەم ماندوو بووە، چونکە من بۆ کار بەکاری دەهێنم. بەیەکەوە هەڵساین چوین بۆ لای سیارەکەم، تۆزێ تەماشای کرد، پێم وت بڕۆ کەمێک لی خوڕە بزانە چۆنە. مام فەرهاد: بڕۆ بەیەکەوە دەڕۆین، ئەم جۆرەی تۆ ئەڤانگاردە، سیارەیەکی نایابە، بۆ دەیفرۆشی عیبی چییە؟ ماکوان: گڵۆپی مەکینەکەی داگیرساوە لەوە دەترسم. مام فەرهاد: ئەی لە جیهازت نەیاوە، ناڵێت لە چی دەردەچێت؟ ماکوان: بردمە شەریکە وتی تەنها پشکینەکەی 1500 کڕۆنە، هەرچی لە پشکنینی بۆ دەکەن دەبێت لای خۆشیان چاکی بکەن، منش لە ئێستادا نەمزانی چیە، لەوانەیە زۆری تێبچێت. مام فەرهاد: جا ئاوا بیفرۆشی پارەی کەم دەکا، من لە ماڵەوە جیهازم هەیە پشکنینی بۆ دەکەین، بزانی لە چی دەردەچێت، خۆ لەوانەیە شتێکی ئاسان بێ، ئیتر بۆ ئەو هەموو پارەی تیا خەرج دەکەین. ماکوان: جاوەڵە مەمنونیش دەبم. مام فەرهاد: با بڕوین بۆ ماڵی ئێمە لە گەراجەکە پشکنینی بۆ دەکەین، زۆرمان پێناسێت. ماکوان: فەرموو زۆر سوپاسی هاوکاریەکەت دەکەم مام فەرهادی بەڕێز. مام فەرهاد: لە خزمەتتام، بەڵام حەز دەکەم بزانی من زۆر شارەزانیم لە زمانی نەرویزی و ئینگلیزی، کوڕێکم هەیە ئەو باش لی دەزانێ، ئەویش لە ماڵ نییە، ئەگەر خۆت لی تێ بگەی زۆر باشە. ماکوان: ئەگەر زانیم ئەوە نووری عەلا نور، ئەگەر نەمزانی دەینووسین و دەیبین بۆ کۆمپانیایەک پێمان بڵێن. مام فەرهاد: ئێ زۆر باشە. ماکوان: حەقی ماندووبوونەکەشن ناهێڵم بفەوتێت مام فەرهاد. مام فەرهاد: کورە جا ئەوە چییە لە خزمەتتان؟ ماکوان: مام فەرهاد پیاوێکی ڕوحسووک و خۆشەویستی لە دڵما، سویتە دڵمەوە زوو هەز دەکەم زۆر نزیک بین لەیەکەوە، لە دڵی خۆم داوتم ئێستا یەک زرتم بۆ لێ ئەیە. مام فەرهاد: بەڕێزی کاک ماکوان،
هەرچەندە من دەمێکت جەنابتان دەناسم لە سەردەمی پاڵتاکەوە تۆش خاوەن ڕێزی بەڵام زاروبار زۆر بە شان و باڵی عەرەبدا دێیت نازام لەگەڵ کوردایەتی بینت چۆنە ماکوان بڕوا ناکەم بە شان و باڵی عەرەبدا هەڵ بدەم من بەڵکو بە شان و باڵی ئیسلامدا هەڵ ئەم لەوانەیە جەنابتان بە هەڵە تێگەیشت بێت مام فەرهاد ئاخر مەبەستم ئیسلامە ماکوان دەی برا مافی خۆتە تۆ ئاینەکەی خۆت خۆش ناوێ ئەگەر کەسێک قسە بە ئاینی یارسانی بڵێ قبوڵی دەکەیت یاخودنا مام فەرهاد نا مەبەستم ئەوەیە زیاتر گرنگی بە ئیسلام ئەدەی گرنگی بە کوردایەتی نادەی ماکوان تۆ بڕوات بە ئازادی مرۆڤ هەیە یاخودنا مام فەرهاد بڵێ بە دڵنیاییەوە باوەڕم پێی هەیە مەبەستم ئەوەیە کە کێشەی ئێمە کێشەی ئیسلام یان یارسانی نییە بەڵکو کێشەی ئێمە کوردستانە ماکوان ئەم قسەی بەڕێستان 150 ڕاستە بەڵام 50کەی تری ناتەواو و نوقسانە دەزانی چییە؟ مام فەرهاد بۆ ناتەواوە ماکوان ئێران کە خاوەنی دەوڵەتە کام سیستەمە بەکاردەهێنێ بۆ حکومڕانی مام فەرهاد سیستەمی کۆماری ئیسلامیە ماکوان ئەردوگان سەکی دەستی بۆ هەڵبژارنەکانی تورکیا چییە و چی بەکاردەهێنێ مام فەرهاد ئیسلامەتی و استراتیژیەکانی عوسمانی ماکوان داعش چۆن توانی دەوڵەت یاخود ئەگەر بنووسین دەوڵەتێکی 1 ساڵی دامەزران مام فەرهاد بە ئیسلام دایمەزران ماکوان شیعە و سونەی عێراق کام ئاڵایان بەرز کردوتەوە ئەلمانیەت یاخود نەتەوایەتیان ئیشتیراکی مام فەرهاد هەمویان هەر بە ئیسلام قسە دەکەن ماکوان وڵاتانی سواردەور بە چی قسە ڕۆشتون لە جیهاندا وەکو سعودیا و ئیمارات و قەتەر و هەتا دوایی مام فەرهاد هەمویان سیستەمی ئیسلامە ماکوان ئەی ئەفغانستان چی مام فەرهاد هەر ئیسلام بەکاردەهێنێ تاڵیبان و حکوومەتەکەش ماکوان ئەی لوبنان حەسەن نەسڕوڵڵا زۆر بەهێزە خاوەنی کام ئایدیایە مام فەرهاد هەمویان هەر ئیسلام ماکوان کام دەوڵەت دیموکراسی و لیبراڵی یان هەر ناوێکی تری لێ دەنێن لە چواردەورماندا هەیە مام فەرهاد شک نابم هەمویان دیکتاتۆرن ماکوان ئەی ئەگەر منیش هاوارم کرد وەکو ئێوە خاوەنی ئیسلامم بۆ ئێوە دەوڵەتتان هەیە و من نیمە ئەوە بەهێزە یان بڵێم شوعی و دیموکراسیم کام لەم سیستەمانە قسە ڕۆشت و ترە و خەڵک گوێی بۆ دەگرێت لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا مام فەرهاد مەبەستت چییە ماکوان مەبەستم ئەوەیە بۆیە داوای ئیسلام دەکەم کورد هەرچی ڕێگا هەیە تاقی کردوتەوە لە شۆڕشی خۆیدا لە دوای داگیرکردنی پێشتر بە ئیسلام عەزیز بوون کەوازی لێ هێنا ڕیسوا بوو جەنابەت دەزانی کەریم خانی زەند کورد بوو خاوەنی هەموو دەوڵەتی ئێران بوو دیناوەریەکان کورد بوون خاوەنی دەوڵەتی دیناوەری بوون هەزبانەکان کورد بوون دەوڵەتەکان لە ئازەربایجانەوە دەستی پێکرد تا بابان و سۆران و بادینان و دەیان ئیمارەتی تر ئادەی یەک ناوی دەوڵەتی کوردی ئەلمانی یاخود بێزگە ئیسلامیم پێ بڵێ مام فەرهاد ئەوە گەیشتین با سیارەکە فەحەز بکەم ماکوان لە خزمەتتدا مام فەرهادگیان خۆشحاڵم بەناسینت دابەزین چووە گەرازەکە و منیش لەگەڵی دابەزین هەڵبەت ئەو سیارەکەی لێ دەخوڕی شۆفێر بوو ماوەیە خەریک بوو هەڵەکەی بۆ دۆزیمەوە جیهازەکەی پێوتین من تەقەی سرم دەهات و هیچم لێ نەدەزانی ئەو پەیامەی کە پێی داین نووسیم و دەستخۆشیم لێ کرد دەستم کرد بە گیرفانما 1000 کڕۆنم دەرهێنا بیەمێ مام فەرهاد لای بە پارە بۆم نەکردووی بڕۆ بچینە ماڵەوە سەر و چای بخۆینەوە ماکوان نابێت تۆ ماندوو بووی هەر دەبێ لێم وەربگری بۆ چایەکەش ماڵت ئاوا بێت بۆ جارێکی تر هەڵی گرە مام فەرهادش بە پێکەنینەوە بۆ نایێتە ژوورەوە تەنها لەبەر ئەوەی یارسان و موسڵمان نیم ماکوان وەڵا براوانیە فەرموو با بڕۆینە ژوورەوە کە چوونە ژوورەوە چوونە ژووری دانیشتەکەیان کەسی لێ نەبوو خۆی بە گەرمی بە خێرهاتنی کردم گوێم لە دەنگی کچێک بووتی باوکە تۆی هاتیتەوە مام فەرهاد بەڵێ باوکە گیان منم دایکت لەکوێیە خێزانی وەڵامی دایە وتی لێرەم چیت گەڕەکە عەلی مام فەرهاد بە لەهجەی کرمانشانی بە خێزانی وت وەرە میوانمان هەیە چایەک حازر بکە خێزانی بەڕێزی هاتە ژوورەوە زۆر بەڕێزەوە بە خێرهاتنی کردم مام فەرهاد وتی خێزانم ناوی گلارەیە لەگەڵ خۆیدا کچێکی هێنا دەستی گرتە بوو هەستم کرد کە کچەکەی نابینایە مام فەرهاد ئەم کچەم نابینایە ماوەی ساڵێکە وای لێ هاتووە چاوی زۆر زەعیف بوو تا وای لێ هات هیچ نابینێ ئێستا ناوی میلایە خۆشحاڵی خۆم دەربڕی بەڵام زۆر خەفتم خوارد بۆ میلا کچێکی تەمەن 16 بۆ 17 ساڵ دەبوو
مام فەرهاد و خێزانی چوونە دەرەوەی ژوورەکە. گوێم لێبوو خێزانی پەشۆکا بوو، وتی ئەرێ ئەوە خۆ ماکوان کەریمە. مام فەرهاد: بەڵێ کێشەی سیارەکەی هەبوو بۆم ساکر. دەستم کرد بە قسەکردن لەگەڵ میلا، زۆر شیرین و ڕۆحسوب بوو. ماکوان: لە پۆلی سندی میلاگیان، زۆر بە حورمەتەوە وەڵامی دامەوە، زۆر بە ئەدەب بوو. ماکوان: تاقانەی یان خوشک و برای ترت هەیە؟ میلا: برایەکم هەیە ناوی کاک میلادە. ماکوان: خوا لێت نەسێنێ، ئەی چاوت نایەشێت دەمێکە نابینی؟ میلا: ماوەی ساڵێک دەبێ، دکتۆرەکانیش نازانن هۆکاری چییە. ماکوان: لە ماڵەوە گوڵە باختان هەیە؟ میلا: گوڵە باخ چییە؟ من نازانم، دایکم ئەزانێ. بە نەرویزی وتم مەبەستم گوڵی ڕووسیە. ئینجا تێگەیشت. گلارە خانم: بەڵێ کاک ماکوان هەمانە، دەیکەینە ناو چایی. ماکوان: بێ زەحمەت چەند پەڕەی گوڵە باخێکم بۆ بکەرە ناو پەرداخێک ئاو بۆم بهێنە. لە کتێبی ئیبن قەیمی جەوزی و ئەبوو بەکری ڕازیدا باس کراوە کە گوڵە باخ بکرێتە ناو ئاو چەند قەترەیەکی بکرێتە چاو لەگەڵ ڕوقی شەرعی بە پشتیوانی خوای گەورە چارەسەرە. هەرچەندە ماڵەکە موسڵمان نەبوون، بەڵام من بە ئومێدی هیدایەتدانیان بەو کارە چووە دڵم بۆ ئەو خێزان. مام فەرهاد: ئەوە پەرداخە ئاوەکە و گوڵە باخەکەش، من نازانم خۆت چەندت ئەوێت تێکەڵی بکە، بەس بۆ چیتە؟ ماکوان: دەرمانی کوردەواری و ئیسلامیە، ئیسلام فێری کردوین لە کتێبە ئیسلامیەکاندا باس کراوە. ئەگەر ئیجازەم بدەیت چاوی میلا خانمی پێتەڕ بکەم، چەند ئاەتێک لە قورئانی بەسەردا دەخوێنم، ئەگەر ڕازی بن بەڵکو خودای گەورە شیفای بدە. مام فەرهاد: برا تاقیب کەرەوە، خۆ زەرەر ناکەیت. ماکوان: دەستنوێژم نییە، ئەکرێت بسم دەستنوێژێک هەڵبگرم؟ مام فەرهاد: بە دڵنیاییەوە فەرموو برا، ماڵی خۆتە. دەستنوێژم هەڵگرت و دوو ڕکات نوێژم کرد و داوام لە خودای گەورە کرد کە شیفای ئەو کەسە بدات و هیدایەتی ئەم ماڵەش بدە. میلادیش شاد بکاتەوە بە دایک و باوکی. سوورەتی نور ئاەتی 34 و 35م خوێن بەسەر گوڵاوەکەدا. واتە سوێن بە خودا، بێگومان ئێمە چەندەها ئاەت و فەرمانی ئاشکرا و ڕوونمان بۆ دابەزاندون و هەروەها چەندەها نمونە و سەرگوشتەی ئەوانەی پێش خۆتان کە تێپەڕیان کردووە، هاوڕێ لەگەڵ پند و ئامۆژگاری بۆ خواناس و پارێزکاران. دواتریش ئاەتی 35م خوێن. واتە خوا نور و ڕووناکی ئاسمانەکان و زەویە، هەروەها بەخششی نور و ڕووناکیە پێیان. نمونەی نور و ڕووناکیەکەی وەک تاقێک وایە چرایەکی تێدا بێ، چراکەش لەناو شوشەیەکدا بێت و شوشەکەش وەک هەسارێکی گەش و پڕشنگدار وا بێت و داگیرسا بێ بە ڕۆنی درەختی مبارەک و بە فەڕی زەیتون، ڕووی نە لە ڕۆژ هەڵات و نە لە ڕۆژ ئاوا بێ، لە شوێنێکدا بێ بەیانی و ئێوارە خۆر لی بدا، ڕۆنەکەشی ئەوەندە پاک و بێگەردا خەریکە خۆی دابگیرسێت و ڕووناکی بداتەوە، ئەگەر ئاگریش لی نەدا. ئەو هیدایەت و ڕێنموێنیە کە قورئان ڕووناکیە لەسەر ڕووناکی. خوایش هیدایەتی ئەو کەسانە دەدا کە دەیەوێت و شایستن بۆ لای نوری خۆی کە قورئانە. خوا چەندەها نمونە دەهێنێتەوە بۆ خەڵکی تا لە نمونەی معنەویەکان تێبگەن. خوایش بە هەموو شتێک زانایە. دوای ئەوە وردە وردە ئاوەکەم دەکردە دەستی خۆی بیهێنێ بە چاوەکانیدا. پاشان کەمێک خوێم کردە ئاوەکە و یەکی 3 دڵۆپم کردە هەردوو چاوەکەی. پاش چا خواردنەوە هەڵسام ماڵ ئاواییم لێکردن. بەمان فەرهادم وت کە تۆ دەیتەوە لەگەڵم بۆ غەسلەکەی کاک زرار؟ مام فەرهاد: بەڵێ سیارەکەم لەوێ، ئەگەر بمبیتەوە مەمنون دەبم. ماکوان: لە خزمەتتان با بڕۆین. داوای لێبوردنم لێکرد کە ئەگەر ئەو کارە بە دڵی تۆ خێزانت نەبوو بێ، بەڵام خۆم پێنەگیرا بۆ کسەکەت، هەرچەندە ئەستەمە، بەڵام ئومێدی نەبڕاوم بەخوای خۆم هەیە. مام فەرهاد: ئەوە تۆ دەڵی چی کاک ماکوان؟ ڕاستە پێشتر خۆشم نەدەویستیت و بەقەدەر هەموو دنیا ڕقم لێت بوو، بەڵام ئەمڕۆ کە بە خزمەتت گەیشتم و ئەو کارت کرد بۆ کچەکەم، بەخوا هێندەی براکانم خۆشەویست بووی لەلام. ماکوان: خوای گەورە شیفای کچەکەت بدات و براکانیشت بۆ بمێنێ. برای عەزیز، خۆ ئەگەر دینیشمان جیاواز بێ، خۆ خەڵکی وڵاتێکی. ئەزانی من و جەنابەت چەند دەشتی مشتەرەک و هاوبەشمان بەیەکەوە هەیە. تۆ بڕوات بەخوا هەیە و منش بڕوام پێیەتی، هەر لەوە بیگرێت تا هەوا و خاک و خواردن و زمان و ژیان کە هەمویان بەیەکەوە پەیوەستن، مەگەر وانییە؟ مام فەرهاد: بە دڵنیاییەوە وایە. کەوای وت خەریک بوو بڵێم ئەی خوا ڕوود ڕەش بکە، ئەی بۆ میلادی کوڕت دەرکرد، بەڵام دانم بە خۆ داگرت و هیچم نەوت. تەنها وتم ئەوە بۆ من گرینگە مام فەرهادی بەڕێز. کە گەڕاینەوە بۆ غەسلەکە ئاگام لێبوو بەختیار پەس بوو. بەختیار: ئەوە لەکوێی؟ ماکوان:
ببورە لەگەڵمان فەرهاد ئیشێکم بۆ هاتە پێش، بڕۆ با بڕۆین. بەختیار: کات درەنگە ڕۆژێکی تر دەڕۆین. ماکوان: باشە با بڕۆین، ئیشم پێتە. خوا حافیزیمان لە کاک زرار و هاوڕێیانی تر کرد و بەجێمان هێشتن. بەختیار: ئەو بووە دڵخۆشی شتێکی خۆش ڕووی داوە؟ ماکوان: ئەزانی ئەممان فەرهادە کێ بوو؟ بەختیار: نەوەڵا نازانم، بەڵام ئەوە دەزانم کە کوردی ئێرانە. ماکوان: ئەو باوکی میلاد بوو. بەختیار: بەڕاست؟ زاخۆ میلاد ئەیوت باوکم زۆر ڕقی لە کاک ماکوانە. ماکوان: وەڵا سوومە ماڵیان و دانیشتین و چاشما خواردەوە. بەختیار: سەیرەت زا لەبەر ئەوە دڵخۆشی؟ ماکوان: بەڵێ بە دڵنیاییەوە بۆ ئەوە دڵخۆشم، ئەی چەندە گرینگە میلاد و خانەوادەکەی ئاش بکەینەوە، بەڵکو میلاد ببێتە ڕێنیشاندەری دایکی و باوکی و کەس و کارەکەی. ئەوە بۆ من زۆر زۆر گرینگە و بە وەزیفەی خۆمی دەزانم. بەختیار: خوای گەورە بە خێر بۆت بنووسێ. ئەی بە میلاد دڵێ ئەم باسە؟ ماکوان: هەفتەی داهاتوو دەیبینم و بۆی باز دەکەم کە چۆن لەگەڵ باوکی بووم بە هاوڕێ، چونکە زۆر دەترسا و دەیود نەچی بۆ لای باوکم. بۆ زانیاریشن مام فەرهاد زۆر بەهێزە، ڕاهێنەری کوشتی باستانی ئێرانە. بەختیار: میلاد بۆی باس کردوم کە باوکی زۆر بەهێزە. میلاد خۆشی بەهێزە ماشەئەڵڵای لێبێ. ڕۆژێک لە دووکان بە هەردوو دەستی پێشی سیارەکەمی بەرز کردەوە. ماکوان: سوپاس بۆ خوا کەوا بەهێزە. لەگەڵ بەختیار جیا بووینەوە، دیسان وەک ڕۆژانی ڕابردوو سەرقاڵی ئیش و کار و ژیانی ئاسایی بووم. ماوەی 3 ڕۆژ بوو چاوەڕی کازۆڵ یان سەسیلم دەکرد کە یەکێکیان دەرکەون، کەسی دەنگیان نەبوو. نیوە ڕۆیەک لە مزگەوت سەرقاڵی خوێندنەوەی قورئان بووم. میلاد هات سەلامی لێ کردم، وتم دەنگ و باست دیار نی. هەواڵم زانیوە کە کاری نوێ دۆزیوەتەوە پیرۆزە. میلاد: خوای گەورە پاداشتی خێرت باتەوە، نەمویست ئیسعازت بکەم، زانیم زۆر سەرقاڵی. ماکوان: وان نییە، هەمیشە خۆشحاڵم کە قسەت لەگەڵ بکەم کاک میلادی بەڕێز. دەنگ و باسی وەرزشەکەت هەز دەکەم کەمێک کێشت دابەزیوە. میلاد: لە ماوەی ئەم مانگەدا 5 کیلۆ کەمم کردووە. نامەوێت بە خێرایی کێش کەم بکەم تا جەستم لاواز نەبێت و ئینێرجی لە دەست نێم، بەڵام بێخەم بە زۆر بەهێزەوە ڕاهێنان دەکەم. ماکوان: کە لە نوێش تەواو بووی پارەی مانگی داهاتووت ئەیەمێ. خۆم هەرویستم پەیوەندیت پێوە بکەم، بەڵام وتم کۆتایی هەفتە بێت، بەڵام یەکترمان دیوە، با کارەکە نەبێ بە دووجار. میلاد: کاک ماکوانگیان پێویست ناکە، ئێستا کار دەکەم، سوپاس بۆ خودا پارەم هەیە. ماکوان: پارەی کاری خۆت بۆ خۆت، ئەم کارە بۆ ڕزگارکردنە، پێویستە لە هیچت کەم نەبێ، تا مێشکت سەرقاڵ نەبێ بە پارە و توانای وەرزشت نەمێنێ. ئەو گومانی تێدا نییە، هەموو مانگێک هەرسی پێداویستی وەرزش و ڕاهێنانەکەتە دەیگرمە ئەستۆ، پێویست بەوەش ناکە ئەوەندە لەسەری بڕۆین. میلاد: باشە کاک ماکوان، من 10,000 کڕۆنم بەسە، خۆ ئەوەش نەبووایە من هەر وەرزشم دەکرد، خۆم حەزی پێ دەکەم. ماکوان: شتی وان نابێت، هەر دەبێت 30,000ەکە وەربگری تا 6 مانگ. ئەگەر زانیمان لە تواناماندا نییە دەیکەین بە 20,000. پارەی خۆشت کۆ بکەرەوە، تۆ 2 ڕۆژی تر دەبێت ژن بهێنیت و ماڵ دروست بکەیت. میلاد: باشە کاک ماکوانگیان، تۆ چی دەفەرموویت با ئەوە بێ، بەڵام من بۆ شتێکی تر هاتم بۆ خزمەتی بەڕێزت، نازانم چی بڵێم و چۆن سوپاست بکەم، مەگەر تەنها خوای گەورە پاداشت بداتەوە. ماکوان: چی بووە میلاد گیان؟ میلاد: 2 ڕۆژ پێش ئێستا دایکم تەلەفۆنی بۆ کردم، وتی کاک ماکوان کەریم لێرە بووە. ماکوان: ڕاست دەکات، چوون باوکە سیارەکەی بۆ فەحەس کردم، بیرم چوو پێت بڵێم زۆر پیاوێکی محتەرەمە، بەڵام زۆر ڕقی لە منە. میلاد: وەڵڵاهی کاک ماکوانگیان باسییان کرد کە ڕۆشتویت بۆ ئەوێ، نازانم چی ڕووی داوە، بەڵام بەخوا ئێستا باوکم تۆی لە من خۆشتر دەوێت. ماکوانش بە پێکەنین: ئاخر نە تۆی خۆش دەوێت و نەمنیش، چۆن شتی وا دەبێ؟ میلاد: خۆشکە بچووکەکەم کە ناوی میلا بوو کە قورئانت بۆ خوێندووە ئەو گوڵاوت کردووە بە چاویە، لە دوای ئەوەی کە تۆ ڕۆشتویت بە دایکمی وتووە لەو کاتەوەی کە کاک ماکوان قورئانی بۆ خوێندووم چاوم بینوویەتی، و کاک ماکوانم بینیوە بۆ ماوەی چەند خولەکێک چاک بۆتەوە، دوای ئەوە وەکو خۆی لێ هاتوۆتەوە. ماکوان: بەڕاستە؟ یان لە خۆتەوە قسە دەکەی؟ لە خۆشیان نەمدەزانی چی بکەم. میلاد: وەڵڵاهی بۆ ئەوە هاتووم، باوکم داوای کرد بچین بۆ لای تۆ، بەڵکو خوشکەکەم چاک بێتەوە. وەڵڵاهی باوکم ئەیوت بەبێ ماکوان نەیتەوە بۆ ماڵەوە. ماکوان: یعنی بەیانیتان باش بوو لەگەڵ باوکت؟ میلاد: وەکو عەرزم کردی 2 ڕۆژ پێش ئێستا دایکم تەلەفۆنی بۆ کردم،
من پێشتر دایکم و خوشکەکەم لە بازار دەبینی، وتم بەخوا نایەمەوە تااقەتی باوکمم نییە دیسانەوە دەست بک بە قسەی ناشرین. دایکم وتی تۆ وەرەوە من دڵنیات دەکەمەوە کە باوکت هیچ ناڵێ. منیش لەبەر قسەی دایکم چوومەوە. کاتژمێر 6 ئێوارە بوو باوکم وتی ڕۆڵە خەڵک ئاوا ڕێزی باوکی ئەگرێ، ئیسلام دەڵێت باوکت و دایکت بەجێ بهێڵە. منیش وتم بەخوا باوکە ئەگەر تۆ منت دەرنەکردایە من هەرگیز نەدەڕۆشتم. ئاگام لێ بوو زۆر دڵنەرم بوو. دەی با منیش تووڕە بم خۆ دنیا خراپ نابێ. ئیتر زانیم پەشیمانە چوم دەستم ماس کرد. زۆر دڵخۆش بووم، زۆر سوپاسی جەنابتی کرد. منیش نەموێرا هیچ بڵێم کە تۆ دەناسم. وتم نەوە قسم لێ دەربهێنێ. ئیتر باسی میلای خوشکمی کرد. میلاش خۆی بۆی باس کردم کە چی ڕووی داوە. جا ئێستا بۆیە هاتم باوکم میلای زۆر خۆش دەوێ. زیاتر لە 200,000 کرۆنی تا ئێستا بۆ خرج کردووە، هیچ چارەسەرێکی نەبووە. ئیتر دوێنێ زۆر بەزەییم بە باوکمدا هاتەوە. دوێنێ شەو باوکم و دایکم باسی تۆیان دەکرد. منیش هەموو ئەوەی لە نێوانماندا ڕوویدا بوو بۆم باسکردن. ماکوان کەواتە ئێستا کێشە نەماوە لەگەڵیان سوپاس بۆ خوا؟ ئەی کە نوێژت کرد باوکت هیچی نەوت؟ میلاد ناکاک ماکوان نەیبینیم، هەرچوومە ژوورەکەی خۆم، بەڵام کە نوێژمان کرد لەگەڵم وەرە بۆ ماڵەوە. بە باوکمم وت کاک ماکوان قسەی من ناشکێنێ. ماکوان بە دڵنیاییەوە قسە ناشکێنم و لە خزمەتتاندەم. با نوێژ بکەین بەیەکەوە دەڕۆین. ئەمڕۆ ئیشم نەبوو، هەر بە دوای شتێک دەگەڕام سەرقاڵبم پێوەی. ئەوە بۆم دروست بوو، لە خزمەتی جەنابتاندا دەبم. نوێژمان کرد و لە دوکانی پاکستانیەکان هەندێک شیرینیم کڕی. لەناو ئێرانیەکاندا بە تایبەت کوردی ڕۆژهەڵات کە دەسن بۆ ماڵ یەکتری شیرینی دەبن. منیش ئەو نەریتم زۆر پێجوانە. چون سڵاومان کرد بۆ پڕی ڕێزەوە. مام فەرهاد پێشوازی لێ کردین. مام فەرهاد پێش هەموو شتێک من داوای گردن ئازادیت لێ دەکەم. بەداخەوە کاتێک میلادی کوڕم لەگەڵ من عاجز بوو تۆ بەڕاستی هەڵسای بەکاری من لە بیرم ناسێتەوە کە پارەکە داوەتێ و پاشان جێگای نیشتە جێبوونت بۆ پەیدا کردووە. جا کاکە ماکوانگیان من ئەو کارە زۆر بەرز دەنرخێنم. ماکوان قوربان ئەوە وەزیفەمە. من جەنابتم نەناسیوە و کاک میلاد شم هەر نەناسیوە، بەڵام خۆی هەرزوو وەکو دەمکەلی هەتاو زوو دەرکەوت کە چەندە بە ئەدەب و مولتەزیم و خاوەن ڕێزە. من هیچم نەکردووە، بەڵکو ڕێزی خۆی بووە کاکە میلاد. چەندەها باوک ئاواتە خوازە کە کوڕەکانی وەکو میلاد بە ئەدەب و خاوەن حورمەت و دەستپاک و دەمپاک و ڕازگۆ بن و بێفرت و فێڵ بن وەکو کاک میلاد. جا ئێمە پێویستە سوپاسی جەنابت بکەین کە کوڕێکی ئاوا بە ئەخلاق و بە ڕەوشتت پەروەردە کردو و پێشکەشی کۆمەڵگات کردووە. هەستم کرد مام فەرهاد زۆر حەزی بە قسەکانم دەکرد و خۆشحاڵ بوو. ئینجا بزمارمدا کوتی بە تابوتەکەدا وتم مام فەرهاد ئەو ئازادیەی کە بڕوات پێیەتی ئەو کوڕەتی ئاوا پەروەردە کردووە، ئەویش ڕاستترین ڕێگای هەڵبژاردووە. ئەمەوێت پێت بڵێم هەر خۆت ڕوود بێ بڵێ کوڕم هەیە. مام فەرهاد زۆر سوپاس کاک ماکوان، نان ئامادەیە. دڵنیا بە گۆشتم لە سوید کڕیوە حەڵاڵە. میلاد دەزانێت کە ئێمە هەر گۆشتی حەڵاڵ دەکڕین. جا دوو دڵمە با لە خواردنەکەمە. ماکوان ئەزانم مام فەرهاد گیان، جارێ پێم بڵێ گلارە خانم چی دروست کردووە؟ من و میلاد زۆرمان برسیە. مام فەرهاد وەڵاهی نازانم تۆ حەزی لێ ئەکەی یان نا، بەڵام سەوزی خۆرشتی لێ ناوە، خواردنێکی ئێرانیە. ماکوان ئەوە بەڕاستە من زۆری حەز لێ دەکەم. تۆ دەزانی من زاواتانم، خێزانم کوردی ڕۆژهەڵاتە. جا ئەگەر نانی هەورامی لەگەڵ بێ ئیتر ئەوە تەواوە. گلارە خانم وەڵاهی بەداخەوە نەمانماوە، چەند ڕۆژە هەر دەڵێم نان دەکەم ڕێک نەکەوتووە. وەڵاهی بەداخەوە بەڵام نانی تیریمان هەیە. ماکوان ئاساییە گوێی مێرێ، نانی تیری هیچ عیبێکی نییە. ئەی کوام میلا. مام فەرهاد میلا گیان کسم وەرە نانەکەت بخۆ، مامە ماکوان بانگت دەکە. میلا هاد من چووم بۆ لای، وتم وەرە تۆ لای خاڵی خۆت دابنیشە. قاپەکەی خۆم خستە بەردەستی وتم میلا خان من ئەمڕۆ خزمەتت دەکەم گوڵە جوانەکەی خاڵی. ئەویش زۆر خۆشحاڵ بوو، سوپاسی کردم. مام فەرهاد کاک ماکوان ماڵی خۆتە شەرم مەکە. ماکوان باوکم خوای گەورە لێی خۆش بێ، هەموو جارێک دەی فەرموو چوویتە هەر ماڵێک بانگیان کردی بۆ نان خواردن زۆر بخۆ، خواردنەکەیان بۆ تۆ دروست کردووە. ئەگەر پێیان خۆش بوو ئەوە کە زۆرت خوار خۆشحاڵ دەبن، خۆ ئەگەر پێیان ناخۆش بوو هەر زۆر بخۆ بۆ ئەوەی دڵیان شەق بەرێ. مام فەرهادش بە پێکەنینەوتی هەزار ڕەحمەت لە گۆڕی باوکت بێ کە تۆی خستۆتەوە. ئەویش هەر خۆی ڕووی بێت بڵێ خاوەنی ماکوانم،
بەڕاستی پیاوێک لێرەیە پێشمەرگەی ناوچەی ئێوەیە باسی باوکتی بۆ کردم. وتی کە باوکی ماکوان پیاوێکی زیرەک و سیاسیەکی زۆر بەناوبانگی ناوچەی پێنجوێن بووە. باسی ئازایەتی و ئەوەشی کرد کە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەهێز بووە و خۆشەویستی ناو خەڵک بووە. ماکوان ماڵی تۆش و ئەویش ئاوا بێ، سەرقاڵ بووین بەنان خواردنەوە کە تەواو بووین میلام بان کرد. وتم گوڵە جوانەکەی خاڵی خۆت پێم بڵێ کە قورئانەکەم خوێن گوڵاوەکەم کرد بەدەستا و خۆت کرد بە چاوت، چی ڕوویدا بەسرە دوور و درێژ بۆمی باز بکە. میلا کاک ماکوان تۆزێک هەستم بە ئارامی کرد، پاشان تۆزێک هەستم کرد سرم قورس بوو، ئیتر چاوم کرایەوە، جەنابتم بینی و چاوم داخرایەوە. پاشان جارێکی تر جەنابتم بینیەوە، بەڵام وەکو یەکەم جار نەبوو، زۆر تەڵق بوو چاوم، ئیتر هیچ ڕووی نەداوە، چاوم هەر تاریکە. ماکوان من چیم لە بەرابوو میلاگیان؟ میلا کراسێکی شین و پانتۆڵێکی جینس، سەعاتەکەی دەستت قایشەکەی قاوەی بوو، مستی لێکرد لە دەستا بوو، ناوەکەی قاوەی بوو لە ڕەنگی سەعاتەکەت و قایشەکە، وایە یاخودنا؟ ماکوان زۆر ڕاستە، بازارێکی تر دووبارەی بکەینەوە. میلاد لە باخەکەتاندا گوڵە باخی تیا نییە؟ میلاد بەرێ وەڵڵا زۆرمان هەیە، بسم بیهێنم؟ ماکوان ئەتوانی بە سایرەکەی من بڕۆی بۆ نزیکترین دەریا لێتانەوە، دەبەیەک ئاوی سوێری دەریان بۆ بهێنی تا تۆ دەیتەوە من و باوکت گوڵەکە دەستنین. میلادم نار ئاوی دەریا بهێنێ، ترسام کە خۆی بکەمە ئاوەکە ئازاری چاوی بدە، بەڵام ئەبوبەکر ڕازی دەڵێ باشترین ئاو بۆ پاکردنەوەی چاو ئاوی دەریایە. چون گوڵە باخێکی زۆرم لێ کردەوە، چونکە زانیم ئەمە ئیشی یەکجار و دووجار نییە. تەلەفۆنم کرد بۆ خێزانم، چونکە ئەو لە من شارەزاترە و بەشێکی دەرمان سازی خوێندووە، هەندێک زانیاری باشی دامێ و پاشان داوام لێکرد کە سەیرێکی کتێبی ئەطب النەبەوی ئیبن قەیم بکە. چیتر هاتووە لەو بارەیەوە بۆمی باز بکە. ئەوەی کە زیاتر دەستمان کەوت کلی چاو بوو، کە چاو زۆر ئیسراحەتی پێدەکا، کردنی خەنەیە لەسەر کە چاو و مێشک و سەر ئیسراحەتی پێدەکا، هەروەها کەمی ڤیتامین ئەی و خواردنی خەفەت و گریانی زۆر هۆکاری نابینین و بینایش لای خوای پەروەردگارە. میلاد گەڕایەوە ئاوەکەم کردە ناو تەشتێک و گوڵەکانم تیا خوساند، نزیکەی نیو کاتژمێر سوورەتی نورم بەسەردا خوێن. بە میلادم وت کە بچێت دەستنوێژ بشوات و دەموچاوی خوشکەکەی پێ بشوات و قورئان بخوێنێ بەسەریدا، چونکە زانایان دەفەرمون باشترین ڕوقی شەرعی ئەوەیە کە مرۆڤ خۆی بۆ خۆی بیخوێنێ یان کەسی نزیکی بێ. تۆش خوشکتە هەوڵ بدە بە ئیخلاسەوە بیخوێنە. کە ئاوەکەمان بەکارهێنا زوو دەمود میلاگیان هیچ دەبینیت؟ میلا نا هەروەکو خۆمم زۆر سترێز بووم، کەسێکم دەناسی لە تورکیا خەریکی دەرمانی گیایی بوو، تەلەفۆنم بۆ کرد، ناوی محەممەد ئەرکان بوو، کوڕێکی ئیمانداری خەڵکی تورکیا بوو، لە ئەڵمانیا یەکترمان ناسی، بە ڤایبەر تەلەفۆنمان بۆ کرد، حاڵەتەکەم بۆ باس کرد بە عەرەبی، چونکە خەریزی زانکۆی ئەزهەر بوو، باوکی لە شێخانی ناوچەی باتوم بوو، لە نەقشبەندیەکان بوو. وتی دەبێت لەو حاڵەتەدا چاوی بەکل بڕێژن و دوای بیشۆن و پەڕۆیەک بە چاوێەوە ببەستن، گوڵاوەکەی با هەمیشە پێوە بێ، دوای 21 جار بۆ 21 ڕۆژ بەردەوام بن لەسەری، لەگەڵ سوورەتی نور لەگەڵ سوورەتی ئەنبیا بەسەر ئاوەکەدا بخوێنن، بەڵکو خودای گەورە شیفای بدا. ئەگەر ئەوە چارەی نەبوو هەڵمی قاوە با بچێ بە چاویدا، بەڵام ئاگادار بن چاوی نەسووتێت، دەبێت زۆر وریابن. لەم قسانەدا بوون میلا بە میلادی وت کاکە چاوم یاری دەکە. وتی ئەتان بینم بە تەڵخی و دادەخرێ. خێرا ئەوم بە محەممەد ئەرکان وت، وتی وازی لێ بهێنن با ئیسراحەت بکە، بەڵام با لە ژوورێکی تاریک دابنیشێ یان چاوی ببەستێت تا 21 ڕۆژ، ئەو کارەی بۆ دووبارە بکەنەوە. هەستم کرد کلی چاوەکەیان ئەسڵ نییە، لە مزگەوت مەغریبیەکان بەکاریان دەهێنا. بە میلادم وت وەرە بڕۆین بۆ لای سۆماڵیەکان یان مەغریبیەکان، ئەوان زۆر بەکاری دەهێنن، بەڵکو زیاترمان دەست بکەوێت و باشتر بێت لەم کلەی کە ئێوە هەتانە. ئاگام لە باوکی میلاد بوو، زۆر خۆشحاڵ بوو، وتی با منیش بێم لەگەڵتاندا، هەموو بەرەو مزگەوت ڕۆشتین تا لەویانە کلی باشمان دەست بکەوێت. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا، و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن
ولا بیرشتان نەچێت. هەر ڕخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیددیوەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیددیوێدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکە.